بەڵێ ئەمڕۆ هاوپەیمانی ئیدارەی دەوڵات بە ئامادەبوونی سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی وەشاندێکی پارتی دیموکراتی کوردستان بە سەرکردایەتی دکتۆر فواد حوسێن کۆبوونەوەیەکی چڕی چەند کاتژمێریان ئەنجامدا کە کۆبوونەوەکە تایبەت بوو لەسەر ئەو کێشەگرفتانەی کە لەناو پڕۆژە بودجەی ساڵی 2023 24 و 25 جایە کە بڕیارە ڕۆژی پێنجشەمە واتە سبەینە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بداوە پڕۆژە بودجەکە پەسەند بکە. دیارە هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵە گرفتی لەگەڵ ئەو با بڵێن پڕۆژە بودجەیە هەیە کە 5 خاڵ لە نێو لژنەی دارایی زیاد کرابوون بۆ مادەی 14 کامە ببوو بە گرفتەوە پارتی دیموکراتی کوردستان پێشووتە ڕایانگەیاند بوو کە ئەگەر بێتەوە ڕێکەوتن نەکرێتەوە دوجار ئەوان دەنگ بۆ پڕۆژە بودجەیە نادەن بۆیە هەمانگیەکان بۆ جۆرە بوون و ڕێکەوتنەکان بۆ جۆرە بوون کە خۆی لە سێ خاڵا بینێتەوە. خاڵی یەکەم ئەوەیە کە هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە ئەفرۆشێت بە هاوکاری و بە هەمانگی وەزارەتی سامانە شتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە حاڵەتێکیشدا ئەگەر بەندەری جیهان نەوتەکەی هەرێمی کوردستانی وەرنەگرت ئەوە 400,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە بۆ پاڵاوگە ناوخۆیەکان و داهاتەکەشی بە هەمان شێوە حساب بکرێت. و خاڵی دووەمی ڕێکەوتنەکەی نێوان چوارچێوەی هەمانگی و با بڵێن پارتی دیموکراتی کوردستان بۆ جۆرەیە کە سەرجەم داهاتە نەوتیەکانی هەرێمی کوردستان لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقییان نابێ بە هیچ جۆرێک و دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لەژێر کۆنتڕۆڵی ئەوان نابێ. و خاڵی سێمی ڕێکەوتنەکەش بەو جۆرە ئەبێ کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە حاڵەتێکە ئەگەر پابەند نەبوو ئەوە دوجار حکوومەتی عێراقی با بڵێن لە پشتی هەرێمی کوردستان ئەو با بڵێن پشکە ئەو بڕەپارەیە دەگەڕێنێتەوە. و دیارە کۆبوونەوەکان تاوکو ئێستا بەردەوامیان هەیە و سەربارەوەی کە ڕێکەوتن کرا بەڵام هەندێک گرفتی دیکە لە ناو پڕۆژە بودجەکەیە بڕیارە سبەینێکە لەژنەی دارایی کۆ بێتەوە ئەو کێشانێکە لە نێو پڕۆژە بودجەکەیە هەیە یەک لای بکاتەوە.